قائانی لە نێوان مەرگ و ژیاندا. کەس نازانێت قائانی مردووە یان لە ژیاندایە. ئیسماعیل قائانی فەرماندەی فەیلقی قودسی سوپای پاسدارانی ئێران نازیارە و ڕۆژ بە ڕۆژ ئەگەری کوشتنی زیاتر و زیاتر دەبێت، بەڵام هێشتا بە تەواوی پشتڕاست نەکراوەتەوە. بەرپرسێکی باڵای ئەمنی ئێران بە ئاژانسی ڕۆیتەرزی ڕاگەیاندووە لە دوای هێرشەکەی کۆتایی هەفتەی ڕابردووی ئیسرائیل بۆ سەر بەیروت پەیوەندیان لەگەڵ ئیسماعیل قائانی فەرماندەی فەیلقی قودسی سوپای پاسداران پچراوە کە لە دوای کوژرانی حەسەن نەسڕوڵڵا سەردانی لوبنانی کردبوو. یەکێک لە بەرپرسە ئێرانیەکان بە ڕۆیتەرزی ڕاگەیاندووە قائانی لە زاحیەی باشووری بەیروت بووە لە کاتی و هێرشەی ئیسرائیلدا کە دەوترێت لە هێرشەکەدا هاشم سەفیەدین بەرپرسی باڵای حیزبوڵڵای لوبنان کراوەتە ئامانج. هەرچەندە بەرپرسە ئێرانیەکە وتوویەتی قائانی لەگەڵ سەفیەدین دیداری نەبووە، بەڵام ئێران و حیزبوڵڵا لە دوای ئەو هێرشەوە پەیوەندیان بە قائانیەوە پچراوە. بەرپرسێکی باڵای دیکەی ئێرانیش وتوویەتی قائانی لە دوای کوژرانی نەسڕوڵڵا سەردانی لوبنانی کردووە، بەڵام دەسەڵاتدارانی ئێران لە دوای هێرشەکەی سەر سەفیەدینەوە نەیانتوانیوە پەیوەندی پێوە بکەن. حیزبوڵڵا لەبارەی ئەگەری کوژرانی سەفیەدین کە شاوەڕوان دەکرا بکرێتە جێگرەوەی نەسڕوڵڵا تا ئێستا هیچ لێدوانێکی نەجاوە. لەلایەکی ترەوە ناداف شوشانی وتەبێژی سوپای ئیسرائیل لە وەڵامی پرسیارێک لەبارەی ئەو زانیاریانەی کە باس لە کوژرانی قائانی دەکەن لە هێرشەکەی ئیسرائیلدا وتی تا ئێستا هەڵسەنگاندن بۆ ئەنجامی هێرشەکان دەکرێت. وتەبێژەکەی سوپای ئیسرائیل وتیشی ئیسرائیل لە کۆتایی هەفتەی ڕابردوو هێرشی کردە سەر بارگەی ناوەندی هەواڵگری حیزبوڵڵا لە بەیروت. وتیشی پرسیاری زۆر هەن لەبارەی ئەوەی کە کێ لە بارگەی حیزبوڵڵا بووە و کێی لێ نەبووە، بەڵام هەر کاتێک ئەنجامی دیاریکراوتر بەدەست هات لەبارەی هێرشەکەەوە بڵاوی دەکەینەوە. ئەوەش لە کاتێکدایە کە لە هێرشەکەی 27 مانگی ڕابردووی ئیسرائیلدا کە حەسەن نەسڕوڵڵای تێدا کوژرا، فەرماندەیەکی باڵای سوپای پاسدارانی ئێرانیش بە ناوی عەباس نیلفروشان کوژرا. قائانی پلەی عەمیدە و لە دایکبووی ساڵی 1958 شاری مەشهەدە جێگری فەرماندەی قودسی سوپای پاسدارانی ئێران بووە، بەڵام لە ساڵی 2020دا و دوای کوژرانی قاسم سلێمانی کرا بە فەرماندەی قودسی سوپای پاسداران.